نزیکەی 20 دەرەجەش خواردبوون هەبێت لە شکاوەکە ئێمە بە مەقبولی دانین و هەر بە ڕێگەی کە چارەسەر وەرەگرێت لە 100 مناڵە کە سەردانی بەشی فراکەوتنەکەن 40 مناڵیان بریتە لە شکاوی سەر و مەچەک. باوترین جۆری شکاوی کە دووچاری مناڵە بێ بریتە لە شکاوی کۆتایی ئێسکی زەند و کەوەرە واتە سەر و مەچەک. ئەم شکاویە زیاتر لە ڕێگەزی کووردا ڕۆئەدا بە زۆری تەمەنی 10 بۆ 14 ساڵانە ڕۆئەدا وەلو مناڵانەدا زۆر باوە کە تۆزە کێشیان زۆرە یان ئەوانەی شل و شاویان هەیە یان بەستەرەکانیان شلە یان باڵانسیان باش نییە لە کاتی ڕۆشتن و لە کاتی یاریکردنە. بۆچی باوترین شکاوی لە مەچەکە ڕۆئەدا؟ چونکە لە مەچەکە سنتەری گەشەکردنەکەی زۆر چالاک و ئەکتیڤە بەڕادەیەک لە سەیە چلی درێژی قۆڵمان لە سنتەری گەشەی مەچەکەوە دروستە بێ کە ئەکاتە ساڵانە 5 بۆ 8 میلیمەتر تەنها لە مەچەکمانەوە درێژەبی هەموو مناڵێک. بۆیە هەر کاتێک سنتەری گەشە زۆر چالاک بێت زۆر ئەکتیڤ بێت بەردەوام لە ئێسک دروستکردن نابێ کەواتە کواڵەتی ئێسکەکەش کە دروست ئەبێ زۆر پتە و بەهێز نییە بۆیە معرەزە بۆی بشکێت بە کەوتنێکی ئاسایی. یەکێک لە هۆکارە گرنگەکان بریتە لە کەمی ڤایتامینەکان بەتایبەتی ڤایتامین دی کە بێتە هۆی کەمبوونەوەی کوالیتی ئێسکەکە و ئاسان شکاندنی. یەکێک لە هۆکارەکانی زووشکان بریتە لە خراپی کوالیتی ئێسکەکە کە لە ئێسکە نەرمە ڕۆدا کە 6 زۆرمان هەیە لە ئێسکە نەرمە بە جۆرەی حاڵەتەکە ئاگۆڕێت. زۆرترینی شکاوەکان لەو تەمەنە چونکە لە تەمەنی 10 بۆ 14 ساڵان مناڵان زیاتر حەز بە یاریکردنەکەن زیاتر بەشداری چالاکیەکانەکەن بۆیە معرەزن بە شکاوی لە تەمەنەیە. بۆیە تا ڕادەیەک تا نزیکەی 20 دەرەجەش خواردبوون هەبێت لە شکاوەکە ئێمە بە مەقبولی دانین و هەر بە ڕێگەی کە چارەسەر وەرەگرێت. بەڵام هەر کاتێک خواردبوونەکە لە 20 دەرەجە زیاتر بێ زۆر پێویستی بە ڕاکێشان هەیە یان هێنە زیات پێویستی بەوەیە لەژێر بەنجە تەلی بەدابدرێت بەم جۆرە. سمارت وەرچەرخانە